سەرۆک ترامپ پشتڕاست دکات و هەندێک ئۆستان دەکارن بازاڕان vەکن. کاوە ئاهەنگەری بەرێک ڕاوەستاندنا هێزên دەریایین ئەمریکا و ئیرانی شرۆڤە دکات. و دەهان دەڤەرên تورکیا تێنگرتن لە پێش بەڵاوەبوونا ڤایرۆسا کۆرۆنا. سڵاو بۆ ڕێز و هیڤین دەمەخۆش دەگەل کورت کونەکشن ji dengê ئەمریکا li Washington سەرۆکی ئەمریکی Donald Trump piştrast dike ku hinek ostanên Amerîka wê dest bi helanîna wan astangan bikin ku ji ber vîrusa korona hatîne danîn lê çend heftiyên bên. Serokî got ostanên Montana, Ohio, North Dakota û Idaho rênimayî dane hinek kardaran heta ku amedekariyan bikin ji bo ku li yekî meha pênc gulanê bazarên xwe vekin. Serokî got jî pitir ji 4 milyon nexweş li Amerîka hatine taqîkirin ka eger vîrusa korona ew vegirtine yan ne. Pitir ji 40,000 kes li Amerîka bi vîrusa korona mirîne û heta roja duşemê jimara vegirên vîrosê ji 760,000 derbas bûye. Li gora jimarên zankoya Johns Hopkins, Amerîka bilindtirîn rêjeya vegir û miriyan tomar kirine. û ji heftê vê mehê were her roj ev vîros pitir ji 1800 kesan li Amerîka dikuje. Rêjeya mirînê bi vîrusa korona li Amerîka ji her nexweşiyeka dî bilindtir bûye. Nobedarên Şoreşa İslamiya Îranê hişdarî daye jê lêvînên leşkerê Emerîkî dikin davê Farsî da û dibêjin ji encamê wan lêvînan wan jî nobedariya xwe zêdetir kiriye. Leşkerê Emerîkî dibêje 11 qayîqên hêzên Îranî nêzîkî gemiyên wan bûne. Gelo derencamê vê berek rawestandina Îran û Amerîka dikin davê bida wê bigehe Çîbalên Salih digel şirovekarê siyasetê kawa ahengeriya xiftiye. کاکەوە ڕۆژی یەکشەممە جارێکی تریش پازارانی شۆڕشی ئیسلامی ئێران دەستیان کردەوە بە کردەیەکی تری وروژاندن لە کەنداوی فارسدا. پرسیارەکە لەوەدا بۆچی لە ئێستادا؟ ئەم بۆ وەڵامی ئەم پرسیارە دەبگەڕێنەوە هەندێک ڕابردوو بەهۆی هەندێکم دژایەتی و ڕقوقینێکی 41 ساڵەکە لە لایەن کۆماری ئیسلامی و بەنسبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیە و هەمیشە لە جیهانبینی و لە ئایدۆلۆژیای سیاسی خۆیدا کە لە واقعدا ئایدۆلۆژیایەکی زۆرتر مەیلەوچەکە و دینیە یا بڵێن مەزەهەبیە ئەمریکای بە ئیمپریالیزم ناساند و یا دەناسێ لەبەر ئەوە وەکو دژمنێکی خۆی پێناسەی دەکات. لەلایەکی دیکەوە کۆماری ئیسلامی بۆ ئەو نەخشانەی کە هەیەی لە بەتایبەت کە هیلالی شیعەیەک یەکێک لە نەخشەکانێکی پێویستی بەدەست بە سەرداگرتن یان نفوزی لە ناوچەکەدا هەیە وەکو یەمەن وەکو وڵاتانی کەنداوی فارس یا وەکو عێراق سووریە لوبنان و ئەوانە جار لەبەر ئەوە حزوری کۆماری ئیسلامی زۆرتر دەچێتە ژێر عنوانی ئەم پرۆژە سیاسی کە هەیەی بەڵام ئەم پرۆژە سیاسیە کە ئەکتی لێ دەبێتەوە کە حزوری سپای پاسدارانە کە حزوری هێزی دەریای سپای پاسدارانە کۆنفلیکت و بە حیساب پێکدادان جاری وایە گرژی ئاوە لەگەڵ هێزەکانی ڕۆژ ئاوایی یان نێودەوڵەتی دێتە پێشێ. بۆیە من پێم وایە سپای پاسداران دەیەوێت زیاتر بڵێ کە ئێمە هێشتا لەسەر هەر ئەو سیاسەتین هەر هەرێکینەوە قەوانە کۆنە لێ دەدەین. بەڵێ بەس کاکەوە ئێران هیچ بژارەیەکی کەی لە بەردەمدا هەیە بێجگە لەو وروژانە بێجگە لەو گرجانێک کە دروستی دەکات؟ کۆماری ئیسلامی لە 41 ساڵی ڕابردوودا کۆمەڵک پرۆژەی زۆر گەورەی بەدەستەوە بۆ کە چ لە ئاستی نێودەوڵەتیدا چ لە ئاستی ناوچەیدا. ناوچەی مەبەستم ئەوەیە کە ڕۆژهەڵاتی نێوەڕاز وەکو ناوچەیەک باشووری ئەمریکا یعنی وڵاتانی باشووری قاڕەی ئەمریکا وەکو ئارژانتین وەکو ڤێنزوئێلا وەکو بەرزیل و ئەوانە وەکو ناوچەیەک لەم شوێنانە هەندێک پرۆژەی خۆی بەڕێوە کردووە. ئەم پرۆژانە یەکجار زۆر گەورە و پڕخەرج بوون بۆ کۆماری ئیسلامی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ماڵیەوە لە ڕووی لۆجستیکیەوە لە ڕووی تەشکیلاتیەوە لە ڕووی گیانیەوە خەرجێکی یەکجار زۆری بۆ کۆماری ئیسلامی بەخصوص سەردەستی کۆماری ئیسلامی کەوا بۆ کۆماری ئیسلامی ئەساساً ئێستا ناتوانێت هەموو ئەو پرۆژانە تعتیل بکات. مەسەلەن دەست لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەڵگری و دەست و پێکانی بچێتە نێو سنوور ڕسمیەکانی ئێران یا مەسەلەن باشووری ئەمریکا چاوی لەسەر داخە. بۆیە بە باوەڕی من نەخێر کۆماری ئیسلامی فەلسەفەی خۆی زات و شناس و هویەت و جیهانبینەکەی جوورێکە مەجبورە ئیدامە بدا و بڕاتە پێشیان.
بەڵێ ئەو ئیدامەدانە ئەو جۆرە سیاسەتانی کە بەکاری دەێنێت چندێک کاریگەری هەیە بەسەر مانەوەی ڕژێمەکە بە خۆت دەزانی زۆرێک لە شیکەرەوە لە ئێستادا ئاماژە بەوە دەکەن کە ئێران تەواوی هەوڵەکانی لە پێناوی مانەوەی ئەم ڕژێمەی ئێستاەتی. بەڵێ سەرانی کۆماری ئیسلامی ڕێبەرانی کۆماری ئیسلامی پێیان وایە کە ئاوا دەتوانن بمێننەوە، بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەم ئاڵوگۆڕەی کە لە ئاستی جیهانیدا هاتوۆتە بێشێ، بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە هەم یەکێتی ئوروپا وەکو هاوپەیمانێکی استراتیژیشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە و هیچ وەختێک نایە کۆماری ئیسلامی خەتداوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا خەتدا و کۆماری ئیسلامی هەڵبژێرە، یعنی بازارێکی مەسەلەن میلیاردی بۆ بازارێکی هەزاری مەسەلەن ئاڵوێرکا لێرەدا. بۆیە من پێم وایە بەو وەزعیەتێکی ئێستا بە کۆڕۆنا و دوای کۆڕۆناش هاتووتە پێشێ جیهانی لێباری سیاسی و ئابووری و ئەمنی و تووشی گۆڕانکارێکی گەورە کردو. من پێم وانێ ئەم حرەکەتانی کۆماری ئیسلامی لە نەهایەتدا یارمەتی بەمانەوەی کۆماری ئیسلامی بدا بە پێچەوانە زۆر فاکتۆری دەرەکی و ناوچەیی نێودەوڵەتی دەستی خصوصا نێودەستی یەکتر لەسەروی هەموو ئەوانە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئیدارەی ترامپ کە دەبێت کۆماری ئیسلامی باوەڕی من بڕوە. دواپرسیارم زۆر بە کورتی پێمی بڵێ هیچ بەرابەریەک لە نێوان لەشکری ئێران و تەنانەت بە پاسدارانیشەوە لەگەڵ لەشکر و توانایی لەشکری ئەمریکادا نییە. پاسداران لەسەر چ بنچینەیە گەمە دەکات؟ سیاستی کۆماری ئیسلامی ئەم بەرابەری و بەراوردکردنە نییە. سیاستی کۆماری ئیسلامی ئاژاوەجێڕیە. کۆماری ئیسلامی وەختێک دێک کەسێک لە نێو جەرگە و لە نێو دڵی ئەمریکای باشووردا کەسانێک یان لە نێو دڵی یەکێتی ئوروپادا تەرۆر دەکات، خۆ بەحسی لێرەدا تەنیا ئاژاوەجێڕی و تەنیا ئەو مەبەستە کاتیانەیە کە بۆ خۆی دەیەک پێبگادەنە هەموو دنیاش دەزانێ هەموو ڕقم و ئامارەکان دەڵێن کە هێزی نظامی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی لەگەڵ یەکتر هەڵناسەنگەنرن، بەڵام ئەو دەیهەوێ وەکو ئاهرومی فشار خەڵک لەم سیاسەتە ڕووکەش و کاتیانەی وەربگرێ بۆی کە هەندێک باجی وەربگرێ، بۆەوەی کە هەندێک ئیمتیاز وەربگرێ کە بە باوەڕی من ئەوەش باوی نەماوە. کاکاوە زۆر سپاست دەکەم. سپاس بۆ ئێوەش. کۆمکردنا هێزین چەکدارین پارتین هەریما کوردستانە عێراقی لەگەلیە زیێنێ وەرتی نێزیک چیای قەندیل ئالۆزی و گرژی پەیداکردنە ئەو پارتین سیاسی هەڤودن بە پێشێلیان تاوانبار دکن. دە هەفپەیڤینەکەدا بە سکایپێ دەگەل جانی دیلان شامل بەشیری شرۆڤەکار و چالاکڤانی سیاسەتی دەبێژە دەvێ ئەو فرەوش نەگەها ئاستێ نەیارتیە. کاکە شەماڵ جارێکی خۆش هاتنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن بەو هەموو جوڵانەوەی هێزی پێشمەرگە بۆ سنوورەکانی دەڤەری ژێردەسەڵاتی پارتی کرێکەرانی کوردستان و بەوەی کە لە میدیاکانە دەیبینین مرۆڤی کورد هەست بە زرمەی دەهۆڵی شەڕێکی ناوخۆ دەکات. ئێوە چۆنی دەڕوانن؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە و سڵاو و ڕێزش بۆ بینەرانی بەرنامەی کورد کۆنەکشن. بەڕاستیدا ئەم دۆخێکی ئێستا کە هاتۆ تاراوە دۆخێکی یەکجار زۆر هەستیارە. تەنها پێویستە ڕایگشتی کوردستان لایەنە سیاسەکان ئەمە تەنها وەکو ئاست قۆناغێک لە تەنها گرژی ڕاگەیاندن و لە دوانی توند دەرخستنی چەند لایەنێک لە بەرامبەرێکترا نەبینن، بەڵکو پێویستە هەموو لایەک ئەمە ببینن کە ڕۆژ بە ڕۆژ مەترسی شەڕێکی نوێی ناوخۆیی کە دەتوانێت لە کۆنتترۆل دەربچێ و زۆر دەرەنجامی نەرێنی لەسەر دۆزی ڕەوای پرسی کورد لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت ئەو ستاتوەیە کە ئەمڕۆکانە لە باشووری کوردستاندا هەیە بێنێتە ئاراوە. ئەمن لەو بڕوایدام کە ئەو مەسلەیەکی ئێستاکانە لە زیینۆی وەرتێ هاتۆتە ئاراوە مەسلەیەکی جدێ لە چوارچێوە یەکدانە بەرنامە و پلانێکی داڕێژرا و بە هەماهەنگی دەگەڵ دەوڵەتی تورکیا سوپای ئەم دەوڵەتە و دەگەڵ لایەنی پارتی دموکراتی کوردستانی عێراق هاتۆتە ئاراوە و ڕۆژ بە ڕۆژیش ئاراستەی ئەم هێز جوڵاندنە خەریکە بەرفراوانتری بێت و لایەنی جیاوازتریش لەخۆ دەگرێت. بەس کاکە شەماڵ ئەمە ململانین یوان پارتی و یەکیەتی و هێژمانی دەسەڵاتە یاخود ئەمە وەکو دەبەترێت پیادەکردنی پیلان و پلانێکی داڕژراوە؟
بەڵێ ئەمن پیاێ یەکەمی کەس بووم لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا باسی لەوەم باسی مەسلەی زیینوی وەرتیم کرد بە زووترین کاتکە من زانیاریم بۆ هات کە لەوێ هێز جوڵی پێکرداوە و هێزێکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و تورکیا لەو هەرێمە خەریکە جێگیر دەبن. ئەمن لە نووسینەکەمدا ئاماژەم بەوە کردووە کە ئەمە قۆناغی سێهەم لە ئۆپەراسیۆنی پەنجەیە. ئەگە ئاگادار بن ساڵی 2010 سوپای دەوڵەتی تورکیا لە لێدوانێکدا ئۆپەراسیۆنی پەنجەی ڕاگەیاند کە ئامانز لەم ئۆپەراسیۆنە پاکتاوکردنی پارتی کرێکارانی کوردستان بوو. ئەم ئۆپەراسیۆنە چەند قۆناغی بەخۆی و بینیوە، قۆناغی هەری دوایی شەڕ لە گۆڕەپانەکانی خواکوورک بوو، خواکوورک و هەفتانین بوو بە ئامانجی ئەوەی کە پەکێکە لە هەرێمی خواکوورک تەواو پاکتاو بکرێت و سوپای تورکیا بتوانێت بارگەکانی خۆی لە منطقەکانی خواکوورک و ئەو جغرافیای ئەو منطقەیە پیادە بکە. بەڵام ئەمڕۆکانە بینیمان کە لەوێ هیندێک پێشڕەویان کردوانیان منطقەکانی وەکو شەکی وەکوکانی قڕێش کە بەشێک لە جغرافیای گرنگی خواکوورک پێکدێنن لە دەستی پارتی کرێکارانی کوردستان بێنە دەر ئەم هێزە مەزبوور بە پاشەکشە بکە و سوپای تورک لەو هەرێمانە جێگیر بێ. بەڵام لەمە زیاتر نیان توانی پێشڕەوی بکەن. ئێستاکانە قۆناغی سێهەم کاتۆتە ئاراوە ئەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان لە منطقەی قەندیلدا گەمارۆ بدەن. بەس کاک شەماڵ گرنگی زێنێوەرتی چییە؟ نەوتی هەیە، کشتتوکاڵی هەیە و یاخۆت استراتیژی ناوچەکەیە؟ سەرتا دەبێ بڵم کە منطقەی زیینوی وەرتێ جوگرافیایەکی هەستیارە. ساڵی 1990 لە دەرەنجامی شەڕی ناوخۆییدا چوارچێوەی مدیریەت و ڕێوەبەری ئەم منطقەیە دەستنیشان کراوە کە وەکو لە بواری ئیداری و سەربازیەوە سەربەیچەتی نیشتمانی کوردستانە. بەڵام لە هەمان کاتیشدا سنووری پارتی کرێکارانی کوردستانە هەرێمێکە کە شوێنی هاتن و چوونی هێزەکانی پەکەکە بۆ منطقەی کاڕوخە. لە هەمان کاتدا هەرێمێکە کە قوڵایی استراتیژیکی قەندیل دەپارێزێ. بۆ پاراستنی جغرافیایەکی بەفرەوانی وەکو قەندیل پێویستە لە چوارچێوەی دەوروبەرەکەیەوە ئەم گۆڕەپانە پاراستنەکەی دابین بکردرێ. لە هەمان کاتدا منطقەیەکی استراتیژیکە بۆ ئەوەی کە پەکەکە بتوانێت لەو گۆڕەپانەدا کاروخەباتی نیزامی، لەشکەری، سیاسی، تەنانەت ئابووری خۆی ڕێخستن بکە. لەو بوارانەدا لە هەمان کاتدا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان گرنگە، چونکە نێم جغرافیایەکە گەبێت و لەوێ پارتی دموکراتی کوردستان بێت دەسەڵاتدار بێ، سەیتەرەی ئەو منطقەی ڕانیە، منطقەی پشت دەکەوێتە دەستی پارتی دموکراتی کوردستانی عێراق. لە ئەگەری هاتنە ئاراوی هەر شەڕێکدا مەسلەی زیینوی وەرتێ دەتوانێت کاریگەری هەبێ بۆ دەستنیشانکردنی ئەمنیەتی قوڵای استراتیژیکی هەم جغرافیای ژێردەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستان هەم بۆ جغرافیای ژێردەسەڵاتی پارتی کرێکارانی کوردستان لە هەرێمەکانی بناری قەندیل. ئەگەر چی هەنێک باژارن هەرێما کوردستانە عێراقێ دەست بە ڤەگەڕاندنە ڕەوشە عەدەتی کردە لێ ترس ji ڤایرۆسا کۆرۆنا هێشتا هەر مایە گەل و ئەنجامên بەڵاڤەبوونا vê ڤایرۆسê لەسەر ڕەوشا دەرونیە خەڵکێ چاوا بوو. بەریدەمەکی ئەم دەگەل پرۆفسۆر جان ئیلهان کزلهان ئاخفتین ئەو ڕاگرێ بەشێ دەرونیە لە زانکۆیا دهۆکێ. دکتۆر جانگەلکێ سوپاس ji بۆ دەمێتە me dixwast em bizanîn کاریگەریya derûnî a ڤایرۆsa korona COVID-19 li ser xelkê bi taybet jî li Herêma Kurdistanê ku çavdêriya wan dikî dilwir çawa ye? Bi taybetî li Kurdistanê weke her cihîdî dinya hate rawestandin û gelek çûn û hatin hate qedexekirin a mirov nikare weke berê derkeve yanî karantêne îzolasyon ji ber mesela vîros korona derket. Bandoreke mezin se mirov derket taybetî miletên Kurd ferî derketinê bûye mîvanbûyê bûye çûn û hatinê bûye niha telekê ye alê dinê tirseke nû kete dilê mirov ku wê tirsê ma gelo ê çi bibe em karin xwe biparêzin alê doktor zêdeyê hebin nebin yanî hezrên nû ketin dilê mirov û ew tirs li nav gelê Kurd jî peyda bûye. Belê baş e tu dibêjî ku ew tirs dibe sedemê hindî ku yek nerehet bax nivîstina wî reftarê wî strês hebe ji bo yek bikare be wê qonaxê derbas bike.
دەبێت چ بکە؟ یا ئەم دبینن و ژیان هاتە گوهارتن gelek ئینسان dimala xwe de dimînin hezrên tirsê ketiye dilê wan şevê nîvê şevê radibin xew nikarin bikin ka serê sibê çi be çi nebit ji ber wê em pêşniyar dikim bi taybetî jiyana xwe weke berî heta karibin dom bikin strukturek û planekê rêk û pek ê rojane hebe baş li xwe dî zarokê xwe derkevin û her wa jî hêvî bikin ku karibin vê karasetê bi demekî kurt derbas bikin û serê sibê nîvê şevê rabin bila sera xwe rabin çavê xwe vekin ser û çavê xwe bişon avakê bexwin û dîsa jî bixwazin ku karibin binivin ji ber ku serê sibê sedduya nikarin ji tevkî lê serê sibê karibin hinek careseriya ji xwe re bibînin. بالا دکتۆر ئیلهان دەزانم لە کامپێن پەنابەران لە هەرێما کوردستانی و بەرنامە هەنا بتایبەت ژی بووان خەڵکێن و ڕاستی ترسێ بوونە ڕاستی تراما بوونە لەوەر چاوە ینی خەڵکێ دەبینن راستی خەمگینیەک ئەمە هەری مەزن لێ دەرێ هەیە ji ber ku em hêvêdikin qet vîrozê korona li wir peyda nebe ku li wê derê peyda bibe ji ber ku ciyê wan tengê çadirê wan nêzîkê hew dinê nekare zû bela bibe û êdî nikare were bin kontrolkirinê yadî wê mîn sadî çil heta pêncî kes wan psychological disorder yanî nexweşiyên derûnî bi taybetî travmatîze hene di vê demê de ew tirsê de bûye li goriya lêkolîneke beriya hefteyekê me çêkir niha sadî çil فکرên hezirê xwe kuştinê ketiye nav gênca û bi taybetî nav jinan ji ber wê jî taybetî dê mere wan bi şekilekî agadarî bike wan biparêze. دکتۆر جان دیسان me dixwastem bizanin li beşê derûnî li zankoya Duhokê ku hûn ragirê wêne we çi bername hene ji xelkê re? Niha me dest pê kiriye hem Kurdî hem jî bi zimanên dinê em agahiyan bi talabên xwe em diweşînin û bela dikirin. Vê heftê û piştre ser rêya onlinê hên em ê malûmat û agahiyan bi Kurdî vîdeo klipa grafîka bi taybetî ji bo qempa lê ne ji bo qempa jî ku mirov kare di vê demê çawa xwe amade bike ku jiyaneke tenduristî dom bike wê amade dikin înşallah vê heftê were me dest pê bikin. gelek spas دکتۆر جان ئیلهان کزلخان ڕاگرێ بەشێ دەرونی لە زانکۆیا Duhokê هەر ساغبی لە ئەڵمانیا بمەڕە بوو هەلبەت سپاس. باژارê Silêmaniyê bendkirina hatûnûçûnê hilaniya û nû ji sedî ji dikan û bazaran jî vekirine lê ştekar bi dest dibêjin gefa vîrusa korona her maye û divêtin xelk xwe dûrî hev ragirin. Raporta Rêbaz Mecîd ji Silêmaniyê. بازار و دوکانەکانی پارێزگای سلێمانی کراونەتەوە و شەقامەکان جمەیان دێت لە خەڵک دوای چوونە قۆناغی دووی ئاسایی بوونەوە و هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای سلێمانیدا. ئەمەش دوای زیاتر لە مانگێک لە قەدەغەی هاتوچۆ و داخستنی بازار و دوکانەکان دێت بەڵام لەگەڵ باشبوونی دۆخی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕەچاوکردنی پێداویستیە سەرەکیەکانی ژیانی خەڵکی لایەنە پەیوەندیدارەکان بڕیاریاندا زۆرینەی دوکانەکانی بازار بە ڕۆژدا بکەنەوە و ئەمەش کاسبکارانی دڵخۆش کردووە. لەسەر ڕێنمایی تون بکرێ وەک ئۆنیە هەر تۆ بەسابێ و نە بازار بێ و نەشتێ بێ و ئیش کەسابەتێ بێ زۆر تەسیری هەیە لەسەر دەرونی ئینسان و هەر لە ماڵ و هەر بۆ شارەکەش پێویستی ڕۆژانەیە ناکرێت تۆ کەسابەتێ نەکەیت و خەڵک پێداویستی ڕۆژانەیە ئەوێ لەکوێ دابینی بکە ئەگەر دوکانەکان نەبێ ئەگەر مینی مارکێت و کەسابەتینەکان نەبێ. بەشێک لە کاسبکاران پیان وایە گەرچی دوکان و بازاڕەکان کراونەتەوە بەڵام پێویستە هاوڵاتیان و دوکانداران زیاد لە جاران گرنگی بە خۆپارێزی بدەن و پابەندی ڕێنماییەکان بن. خەڵکی ڕێنمایەکانی تەندروستی تا حەدێک باشە جێبەجێ دەکات. دوکاندارەکانیش بە زۆری هەمویان ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ دەکەن، تاقیم بەکاردێرن، دەستکەش بەکاردێنن، کەمام بەکاردێرن، یعنی ڕێنمایەکان زۆر باشە، بەڵام داوا لە هاوڵاتیان نەکەین، بەڵام زۆر خەرەباڵغی لە شوێنەکانە دروست نەکەن. هەرچەنە ڕێنمای بکەیت لە کاتی نەخۆشی نەبێ هەر باشە، پاکیە، تۆ دەست شۆری پاکیە، دەستکەش پاکیە، لەبەرەوە دەستە دەیتە هەر شتێک کێکێتر دەست پێ احتیمالە نەخۆشی نەبگوازێتەوە، ئەگەر نەخۆشینی ڤایرۆسی کۆرۆناشنێ هەر نەخۆشیێکی تری بێت. ئەبێ هەمومان ئەمە بە دوکاندارەکان نابێ، ئەمە هەمووی ئەبێ خۆی بپارێزیێت، ما دەستکێش و
ببەسێ بۆ پاراستن بۆ خۆتە بۆ ژیان خۆتە. دوای دەستپێکردنی قۆناغی ئاساییکردنەوە لە پارێزگای سلێمانی بە ڕۆژدا زۆرێک لە دوکان و بازاڕەکان دەکرێنەوە و بەرەکە بەرە کۆتایی ڕۆژ و دەمەی ئەوارەش ڕۆین زۆرێک لە دوکانەکاندا ئەخرێن و هەوڵاتیان بەرەو ماڵەوە هەنگاوەنێن. لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی باز داواکەن گەرچی لە قۆناغی ئاساییبوونەوە داین بەڵام هێشتا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکی جددیە و پێویستە هەوڵاتیان پابند بە ڕێنمایەکانەوە و بەردەوام بن لە خۆپارێزی. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا کەلار سلێمانی. لە تورکیە 31 پارێزگەه لە داویە هەفتەیە هاتنگرتن بۆ جارە دووەم وەک پێنگاو ji بۆ ڕێگرتنی لە بەڵاوەبوونا ڤایرۆسا کۆرۆنا. پەیامنەرێ دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر باژار و کۆلانên ڤالا و جادên ڤالا yên Enkerê wê nekirine. Peyamnerê dengê Amerîka Eyüp Demîr li Enkerê radigihînim. Li bajarên mezin yê Tirkiye her derî de qedexe ye. Li Enkerê jî ev qedexe li kolana xwe diyar dike. Li kolanên Enkerê rewşeka çawa heye em temaşe dikin. Veder Kızılay rastî sentera Enkerê merkeze ana peykera hitit hûn dibînin ve derê da dîsa çûyîn hatin dibin kontrolê daye. Ana em daxilî Kızılayê bûn. Ana kontrol dikin. Basın. Ve de rêya balêfirgehê gelek îzdiham dibe lê ev roj ev îzdiham tune ye. Beramberî me da hûn ana qela Enkerê dibînin. Yani ulus, qele û ev derana rojane gelek kes tên û diçin lê vê demê em dibînin ku ew qas kes li vê derê îne. Ji vê derê ra dibêjin qada ulusê. Ev qada ulusê rojên normal da pre yani kes nikare gav bavêje. Lê ana em dibînin ku kesek di vê kolanê de nîne. Sedema wî yek korona û duyem jî derketina kolana qedexe ye. Eyüp Demîr, dengê Amerîka, Enkere. û di navendên çavdirîkirina pîrokalan de li bajarê New Yorkê bêhîviyek peyda bûye ji ber ku jimareka mezina wan kesan wan pîrokalan di wan navendan de ji ber vîrusa korona jiyana xwe ji dest daye. Ew perîşaniya vîrusa korona li navendên çavdêriya kesên bi temen kirî li wîlayeta New York vê dimahîkê diyar bûye. Di rapirsiyekê de navê çendîn navendên çavdêriyê diyar kiriye ku hejmareka nexweşan lê miriye di van hefteyên borî da. Li gorî wê rapirsiyê, 19 navendên çavdêriyê li wîlayetê pêtir ji 20 haletên mirinê girêdayî bi Covid-19 ve hey tomar kirîne. Her wisa 55 haletên mirinê bi tenê li navenda saxlemiya Capitol Hill li Brooklyn tomar kirîne. û kar bi destê mingehî nexwastin çi zanyariyekê bidin. Stephen Vance dibêjît ku mamê wî li wêrê miriye û hêj ew nizanît ka ji egerê vîrusî ye yan ne. Belê min dixwaz ez ew tiştê ku li ser belgenama mirina wî hatiye nivîsin bibînim. Ka piştgirîn bu hatiye kirin. Da ez bizanim ka bi rastî Covid-19 hebû yan ne. Her wisa navendên çavdêriyên Bronx, Queens, Staten Islands bi kêmî 40 mirî lê hatine tomar kirin. û li senterê çavdêriya Kings Harbor li Bronx 45 mirî ragihandîne. Ev rapirsiya hatiye kirin rastevxwe ku piştî dinûçeyan da diyar kirî ku li çendîn cihên çavdêriyê mirî hene û termên wan di nava jûran da hatine embar kirin. Di demê ku malbatên wan dixwazin zanyariyan serxuşteviyên xwe bizanin. Marisol Rivera rûniştivana Bronx dibêjît vêrê cihekê gelekî aram e ji ber ku ez li vêrê dijîm bi giştî ez alûz dibim. Ez spêkulat kem ku nehême ji derve da ku têkeliya kesê nekem. Lê ez nekarim.
دراپۆرتên medyaya Associated Press û dezgehê saxlemiya New Yorkê diyar kiriye ku piterî 6460 mirî ku peywendî bi vîrusa korona ve hey li navendên çavderiyê heta nûkê hatîne tomarkirin. تیمê xanimên Efganî yên sazkariya robotan dest da durustkirina dezgehên parastina jiyanî yên taybet bi bêhên helkeşandinê. Ew wan dezgehan bi parçên kevnên otomobîlan durustkirin ji bo alîkariya nexweşên vîrusa korona li welatê wan yê ku şerî wêran kirî. ئەندامانی تیمەکە کە لەکچانی تەمەن 14 تا 17 ساڵان پێک هاتووە لە پارێزگای هێرات هەوڵ دەدەن لە میانەی پەتای کۆرۆنا ژیانی خەڵک ڕزگار بکەن. شارەزایەکانیان لە ئەندازیاری بەکاردەهێنن تا لە پارچەی ماشێنی تۆیۆتا ئامێرێکی دەستکردی هەناسەدانی هەرزان بەها دروست بکەن. لەمڕۆدا ڤایرۆسی کۆرۆنا بۆتە پەتایەکی نێودەوڵەتی و خەڵک لە سەرانسەری جیهاندا بەهۆی ڤایرۆسەکەەوە گیان لەدەست دەدەن. ئێمەش هەوڵ دەدەین ژمارەی ئامێرەکانی هەناسە پێدان زیاد بکەین بۆهۆی کەم و کوڕیان لە ئەفغانستاندا بڕیارمانداوە ئەم ئامێرەدا بهێنین. تیمەکە کار لەسەر دوو نەخشەی جیاواز دەکەن کە یەکێکیان لە ئەنستیتیوتی تەکنۆلۆژی ماساچوسەسەوە لە ئەمریکا بەدەستیان گەیشتووە. ماتۆری تۆیۆتا، فڵچەی پەنجەرەکانی، پەمپی دەستکردی ئۆکسجین و پاتری بۆ ئامێرەکان بەکاردەهێنن بە هیوان بۆ بەکارهێنان لە نەخۆشخانەکان سەر بگرێت. دەبێت وەزارەتی تەندروستی لەم پرۆژەیەدا بەشدار بکەین و ئامۆژگاریان وەربگرین. ڕەنگە پزیشکەکان بیرۆکە و یا ئامێری باشتریان هەبێت بۆ یارمەتیدانی پێشکەوتنی ئەم ئامێرە. هەروەها پێویستە تاقی بکرێتەوە و بە هیوای تا مانگی 5 یا 6 ئامادە بێت بۆ دانانی لە نەخۆشخانەکاندا. ئامێری هەناسەدانی تیمەکە تەنها 300 تا 400 دۆلاری ئەمریکایی تێدەچێت بە پاتریش کار دەکات. بەڵام وەزارەتی تەندروستی ئەفغانستان دەڵێت پێویستە ئامێرەکە سەرەتا تاقی بکرێتەوە. بەر لە هەموو شتێک دەبێت ئەم ئامێرە لەسەر ئاژەڵەکان تاقی بکرێتەوە. تەنها گەردەر ئەنجامەکەی جێ ڕەزامەندی و بەسوود بێ اینجا لەسەر نەخۆشەکان بەکارێت. چونکە ئەم تیمە شارەزایی ئەوتوان نییە نە ئامێرەکە لە ژێر چاودێری ئەندازیاری شارەزا لە داهێنانی ئامێری پزیشکیدا دروست کراوە. لەم دەمەی تیمەکە سەرقاڵی دروستکردنی ئامێرەکان سەرپەرشتیاری تیمی ڕۆبۆرتی کچان پێی وایە پشتیوانکردنی حکوومەت زۆر گرنگە بۆ تەواوکردنی پرۆژەکە. ئێمە داوای لە حکوومەتی ئەفغانستان و بەرپرسانی وەزارەتی تەندروستیەکەین هاوکاریمان بکەن لە گەیشتن بە ئامانجەکانمان بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵک تا زووتر ئەم ئامێرە تەواو بکەین و بەکاری بهێنین. لە ئەفغانستان کە زیاد لە 30 میلیۆن دانیشتوانێتی تەنها 400 ئامێری هەناسەدانیان هەیە و زیاد لە 700 حاڵەتی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا. هەتا بەرنامابێ یا کورد کۆنەکشن دەخیلی شەمۆ هیڤیا خۆشی و سەلامەتی ژوەڕە دەخوازە خۆدەحافیز.